لە یاریەکانی گەڕی هەفتەمینی خولیانە نایبەکانی کوردستان هێندرێن لە یاریگای خۆی ڕوبەڕوویانەی پێشمەرگەی هەولێر بەوە. گێمی یەکەمی یاریەکە یاریزانانی هەردوویانە بە ئاستێکی مام ناوەند دەرکەوتن و نەیانتوانی تۆڕی یەکتر بەهەژێنن. مەترسیدارترین هێرشی پێشمەرگەی هەولێر لەم گێمە ملێدانە بوو، ئەمش بەستون کەوت. لە گێمی دووەم یاریەکە لە ڕووی ئاستەوە باشتر لە گێمی یەکەم دەمیدرا، چەکەی بەهێزی هەردوویانش تۆپە جێگیرەکان بوو. بە تایبەت یاریزانانیانەی پێشمەرگەی هەولێر کە هەوڵیان دەدا بە تۆپە جێگیرەکان تۆڕی هێندرێن بەهەژێنن. لە بەرامبەریشدا هێندرێن بە هێرشی پێچەوانە وەڵامی هەڕەشەکانی پێشمەرگەی هەولێری دەداوە. بەڵام دوجار یاریێکی سپی و بێگۆڵ بووە ناونیشانی یاریەکە و یاریەکە بە بێگۆڵ بۆ هەر لایەکیان کۆتایی پێهات. یاری ئەوڕۆ دەتوانم برم یاریزانەکان یاریشی باشیان کرد، ئەمە لەگەڵ یانەی زاخۆش لە جێمێکەمەوە دیسان باش یاریمان کرد. ئەمە مشکلە ئەوەیە کە لاعیبیمە فرسەکان هەر ناقۆس ینی گۆڵ ناکەین، دەما دەکرا لە شۆتێکم ئەمە حەسمە برێم بکردابە بەرحاڵ دیسانەکە دەڵێمەوە لەگەڵ یانەی پێشمەرگە برێم خاڵێک باشتر لەوەی برێم خەسارە بین لە بەرامبەریان. لە ڕووی بەرگریەوە هێندرێن دەتوانم بڵێم یاری مەوسمی کرد، ئەختایان نەبوو، مەسەحەیان نەبوو، ئێمەش فرسەمان بۆ ڕێکە نەمانتوانی تێدا سەغڵابین، بەس شتێکی سروشتیە لە ناو مەلعبی هەندرێن بە ئاسانی هیچ فەریقێک ناتوان سێ خاڵ بەدەستبینی. ئێمە گە بمانێت زیاتر خۆمان نزیکەینەوە لە سەروی ڕزبندەوە. هێندرێن بەم بەرامبەربوونە بە کۆکردنەوەی 16 خاڵ هاتە پلەی دەیەم و پێشمەرگەی هەولێریش بە 26 خاڵ پلەی دووەمی لەدەستدا و بە جیاوازی گۆڵ هاتە پلەی سێیەم و دەرفەتی وەرگرتنی پێشەنگایەتی خولەکەشی لەدەستدا. دەرباز ئەحمەد، کوردستان 24 هەولێر.